بۆچی تاوەکو ئێستا لە پاش دروستبوونی ئەو قەیرانە سیاسی لە نێوان لایەنەکاندا دروست بوو لەسەر مەسلەی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی هیچ لە دۆخەکە نەگۆڕاوە، یعنی بە چەقبەستووی وەکو خۆی ماوەتەوە؟ بێگومان ئەم پرسە پرسێکی گرینگە. میلەتەکەی ئێمەش لە بەهۆی لە سای ئەم پرسەوە بە کۆمەڵی قەیرانی زۆر ناخۆشە تێپەڕێ لە کوردستانە، قەیرانێک کە ڕەنگە تەحتیلی گەلێک کاری گرنگ کرابێ، کێشەی موچە هەیە، کێشەی خۆپیشاندانی فەرمانبەران هەیە، کێشەی هەموو شتێک هەیە لە وڵاتەیە بە خۆتان نەزانن. ڕەنگە ئەم پرسە هۆکارێک بێت لە بەرەو یەکلان نەبووتەوە ئەم قەیرانانە هەر زەق بکرێتەوە. ئەمە یەک دوو کێشە یاساییەکان پەچیان کەوتووە. مەسەڵەن ئەم پرسە بوو پرسێکی یاسایی بێ، ئەبوو سەرڤ یاسایی بێ، هیچ پێویستی بە دانووسانی لایەنە سیاسیەکان نەبوو، چونکە هەر لایەنە کۆمەڵێک پەرلەمانتاری خۆی هەیە لە پەرلەمان، کەوا بوو ئەو پەرلەمانتارانە تەکرا بگەڕن لەگەڵ مەکتەب سیاسیەکانی خۆیانە دابنیشتنایە کۆبوونیان بکردای ڕاوبۆچوونەکانیان ببردبایە لەسەر ئەو کۆپڕۆژانە لە ناو پەرلەمانە مناقەشەیان بکردایە، پرسەکان لە ڕێی یاساوە چارەسەر بکردبایە. دوای هەوڵی ئەم لاو ئەولا هەوڵی خەڵکانی تر هەبووە بۆ ئەوەی قسەیەکش لە دەرەوەی پەرلەمان لە ناو کۆی ئەندامانی مەکتەبی سیاسی حیزبەکان و سکرتێری و سەرکردەی حیزبەکانە بکرێت کە ناویان ناوە سازان یا لێگەیشتن لەسەر ئەم پرسە، بەڵام خۆ پرسیارەکە لێرێ دۆخەکەی چەقاندووە. سازان لەسەر چی؟ سازان ئەگە لەسەر مەسەلەی کەسێکی ترە بۆ سەرۆکایەتی هەرێم ئەی کەسەکە لەکوێ؟ تا ئێستا هیچ لە هیچ لایەکەوە مڕەشەحێکمان نەبینیوە تا بڵێن بە سازان بڵێن تخوا جەنابی کاک مەسعود تۆ لا چۆ با جەنابی کاک فڵان بێ بەسەرەوە. ئەگەر ئەمەیان نییە، لایەنە سیاسیەکان قسەیان وایە ئەمە نییە، لایەنە سیاسیەکان قسەیان وایە زۆربەیان ئەوەی کە تا ئێستا دەیخوێنیتەوە قسەیان وایە سازان لەسەر مەسەلەی چەقبەستنی ئەو پرۆژە یاسایە کە سەرۆکایەتی هەرێمی پیاتەیە پەڕێ لە داهاتووە. ئەلەمایانە لایەنی بەرامبەر و کە سازانی لەگەڵاکەی ئەو هەتا ئێستا لەسەر پرۆژەی یەکەمی خۆی سوورە کە پارتی دیموکراتی کوردستانە هیچ نەرمیەکی لەم بارۆ نەنواندووە. ئەگەر نەرمی هەبوایە ئەوە کرا سازان بکرێت، بەڵام با من هەر بێم بڵم لەگە تۆی ئاشتیەکە من تۆ دراوسین وڵی حەزەکەم ئاشتی بکەین، بەس تۆ هەموو ڕۆژێک لەسەر یەک بابەت ئامادە نەبی ئاشتیم لەگەڵا بکەی، خۆ ئاشتیا دەچێتە کوێ، ئەو سازانە دەچێتە کوێ. من پێم وایە چەقبەستۆکە ئێستا تۆپەکە لە ساحی پارتی دیموکراتی کوردستانە و ئەوان دەبێ ئەم دەرگایە بکەنەوە لەبەر دوو هۆکار. یەک هەر 4-5 حیزبەکەی تر کە لە پەرلەمانان بە تۆپێک یا با بڵێن بە کۆدەنجیەک لەسەر ئەوە سوورن کە لە داهاتووە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە، سەرۆکی هەرێم هەر کەسێک بێ ئەو پرۆسەیە لە پەرلەمانە هەڵبژێردرێت، لە پەرلەمانە کاری بۆ بکرێ. لایەنێکی شەیە کە لەم بۆچوونی خۆی هەیە جیاوازە کاویش دەڵێ دەبێ سەرۆکی هەرێم لە ناو خەڵکەوە هەڵبژێردرێ. بۆیە قەزیەکە لێرەیە چوار لایەن ئەگەر ناوی بنین چوار لایەن لە بەرەی یاسا و دیموکراسیە، لایەنێک لە بەرەی مانەوەیە بەبێ یاسا، ئەگە ناوی بنین چوار لایەن کۆدەنگن، لایەنێک کۆدەنگ نیە لەگەڵیانە هەرچێک لەم ناونە ناوی بندرێ ئەوە دەکرێت مستەلاحێکی سیاسی بدەستەوە. بەڵام من پێم خۆشە پەرلەمانتارێکتان لەگەڵا بەشدارە، ئەوەی کە من دەیبینم بەڕاستی ئەم کارەکاری پەرلەمان بوو، کاری سیاسەکان نەبوو، کاری پێشمەرگە و سەرباز نەبوو، کاری هیچ لایەکی تر نەبوو بکەوتە ناو مۆزوعی پرۆسەی سەرۆکایەتی هەرێمەوە، چونکە خۆ بەڕاستی کە 2 ساڵ پێشی سا لە پەرلەمانە سەرۆکی هەرێم تازەکراوەتەوە. بەڵام قسەیەکە بوو بۆی کە هێزی ڕقەمیەکی ناو پەرلەمانی کوردستان واتە براوەی زۆرینەی هەڵبژاردنەکان کە پارتی دیموکراتی کوردستانە ناکرێت لە پرسێکی ئاوها نیشتیمانی دامە زۆرتر قسەی پارتی دیموکراتی کوردستان خۆیان بوو فەرامۆش بکرێ و بە منطقی زۆری نەدە پەرلەمانەوە بابەتە تێپەڕێنرێ. ینی ئەم بۆچوونەشە بوو پێ دوایە بابەتێکی لەم جۆرە بەبێ پارتی دیموکراتی کوردستان بتوانرێت بە یاسا لە پەرلەمانەوە یەکلا بکرێتەوە. زانی لە دوای هەڵبژاردننی ساڵی 2013ەوە کوردستان چۆتە قۆناغێکەوە هیچ لایەنێک بێ لایەنەکانی تر ناتوانێت کار تێپەڕێنێ. هەموو لایەنەکان بەیەکەوە دەبێت حکومڕانی بکەن، هیچ لایەنێ بەتێنە ناتوانێت حکوومەت دروستکە، حکوومەتی زۆرینە بە کەس دروست ناکرێت، حکوومەت دەبێت ئیلا بە کۆی بە تەحالوفات بێ. مادام حکوومەت بە تەحالوفاتە، مادام هیچ کەسێ ناتوانێن بۆ بەتێنات تێپەڕێنێ بڵێ دەبووە ئەوانش فرامۆژ نەکرێت. بەڵام ئەوان چیان پێیە؟ ئەوان لە کۆبوونەوەکانە ئەوان وتیان ڕێکەوتنی دەرەوەی پەرلەمان، ڕێکەوتنی لە دەڕێکەوتنی دەروی پەرلەمان ئەمە چەندین کۆبوونەوە بکرێ. خەڵک چاوەڕێ ناکەوە گاشتەکەی جاران یەکێتی و پارتی 80 کۆبوونەوە بکرێ تا ئەنجا وەختە دەرەنجامێکی لێ بێتەوە ئاش بنەوەیەک بێکە تا ئێساش ڕەنگەر لە هەندێک تا ڕەنجی دوو ئیدارەی پێوە دیار بێت. خەڵک دەیەوێت لەم زروفە پڕقەیراناویە بێموچەیە بێژیانیە کە شەڕێکی قورس لەسەر شانمانە ئەم مەسەلەیە زوو کۆتایی پێبێت. ئێستا کە کۆتایی نایە بە دیاریکراوی لە ئەستۆی کێیە؟
لە ئەستۆی ئەو کەسەیە کە من لە ناوکۆ بنەوەکان نیم ئەندامی دژنی دانوستاندنیم بەڵام لە ئەستۆی ئەو کەسەیە کە دەیەوێت سەرۆک لە حیزبەکەی ئەو بێ و ناشێوێ هیچ تەنەزولێک لە بابەکانی ترا بکە. مەبەستت پارتی دیموکراتی بەڵێ پارتی دیموکراتی کوردستان پێویستە هەنگاوی جدیتر بنێ لەوەی کە